نسبیت واتە ڕێژەیەک دیاری بکرێ بەڵام ئین سیابێت واتە سیاقی کۆبوونەوەی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان و سەرۆکی فراکسیۆنەکان کە چەند ڕۆژێکە ئامادەکاری بۆ دەکرێت بڕیارە ڕۆژی سێشەممە لە شاری سلێمانی ئەنجام بدرێت. کۆبوونەوەکە بۆ کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان و سەرۆکی فراکسیۆنی بزوتنەوەی ئیسلامیش دەڵێ ڕۆژی سێشەممە کۆبوونەوەکە ئەنجام دەدرێ و قسەش لەگەڵ فراکسیۆنی پارتی کراوە باشداری تێدا بکەن. پەرلەمانکاران خۆیان ینی ببنە هۆکار بۆ کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان وەکو بەڕێز سەرۆکی پەرلەمانیش ئاماژەی پێکرد کە لەم هەفتەیەدا کۆبوونەوەیەک ئەنجام بدا لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکان بەمەستی تەدابیری بیرۆکەی کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان. بڕیارە لە کۆبوونەوەکەدا ڕێکارەکان بۆ کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان قسەی لەبارەوە بکرێت و کات و شوێنی دانیشتنی پەرلەمان دیاری بکرێت. سەرۆکی فراکسیۆنی بەرەی تورکمانیش دەڵێت دەبێت کۆبوونەوەکە لە هەولێر بکرێت و پارتیش ڕێگە بە هاتنەوەی یوسف محەممەد بدات چونکە سەرۆکی شەرعی پەرلەمانی کوردستانە. دکتۆر یوسف سەرۆکی پەرلەمانی کوردستانە دەبێت کە ئەم ڕێگرێلی هەر بژێت و بێتە هەولێر و کۆبنەوەی خۆی بکات و لەناو پەرلەمان کۆبنەوەی خۆی بکرێتون معقول نییە کە هیچ لایەنێک فکری ئەوە نەکرێتن کە لە دەروای هەولێر کۆبنەوە بکرێتن ئەگەر لە دەروای هەولێر ئامانج و هەدەفی تر دەبێت. تا ئێستا دیار نییە سەرجەم فراکسیۆنەکان بەشداری لە دانیشتنەکەی سێشەممەدا دەکەن یان نا کە بڕیارە لەو دانیشتنەدا ڕۆژێک بۆ ئەنجامدانی دانیشتنی پەرلەمان دیاری بکرێت کە لە 12 ئۆکتۆبەری ساڵی ڕابردووە پەک خرا و هیچ کۆبوونەوەیکی نەکردووە. سەرۆکی فراکسیۆنی یەکێتیش دەڵێت ئەوان بەشداری کۆبوونەوەکە دەکەن و کۆبوونەوەکەش لە شاری سلێمانی دەبێت. من بەڕێز سەرۆکی پەرلەمان پەیوەندی پێوە کردوم بۆ ئەنجامدانی کۆبوونەوەی سەرۆکی فراکسیۆنەکان بەش بە حاڵی خۆم و سەرۆکی فراکسیۆنیەتی بەشداری دەکەم لەو کۆبوونەوەی کە ئەنجام دەدرێت و مەهامی کۆبوونەوەکەش حتمەن بۆ وتوبێژە لەسەر چۆنیەتی کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان ئەوەی کە لەسەر شانی ئێمەیە دەبێت ڕۆڵ بجێڕین بۆ کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان بەڵام ڕۆڵەکە دەبێت بە ئاقارێکدا بێت کە تەفاهم لە نێوان فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستاندا هەبێت. بەپێی زانیاریەکانی NRT کۆکردنەوەی ئێمزا بۆ کاراکردنەوەی پەرلەمان تا ئێستا بەردەوامە و یادداشتەکەیش ئاڕاستی ئەندامانی فراکسیۆنی پارتیش کراوە تا ئیمزای بکەن و ڕۆژی دووشەمە وەک دواوادا بۆ کۆکردنەوەی ئیمزاکان دانراوە. سەرۆکی فراکسیۆنی پارتیش دەڵێت پەرلەمان با سەرۆکی فراکسیۆنەکان و پەرلەمانتاران کاران ناکرێتەوە بەڵکو بە ڕێکەوتنێکی سیاسی کارا دەکرێتەوە و دەبێت حیزبەکان ڕێکەوتنێکی نوێ بکەن. ئێمە دیسان تاکید لەسەرەوە دەکەینەوە کارەکردنەوەی پەرلەمان پێویستی بە ڕێکەوتنی حزب و لایەنە سیاسیەکان هەیە پێویست بەوە ناکاتن ئەندامانی پەرلەمان و فراکسیۆنەکان کۆ ببنەوە لەبەرەوەی چارەسەر لە لای فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان نییە چارەسەر لەلایەن حزب و لایەنە سیاسیەکانە بەڵێ بەدڵنیاییەوە ئێمە لە هیچ کۆبنەوەیەک بەشداری ناکەین تا دەستەی سەرۆکایەتی پەرلەمان گۆڕانکاری بەسەردانێ. جگە لە هەوڵی کۆبوونەوەی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان و سەرۆکی فراکسیۆنەکان بەپێی زانیاریەکانی NRT ژمارەیەک پەرلەمانتار پێشنیازیان کردبوو سەردانی لایەنە سیاسیەکان بکەن و یەکەم سەردانیش بۆ لای بارزانی بێت تا لەسەر کاراکردنەوەی پەرلەمان گفتوگۆ بکەن بەڵام ئەم بۆچوونە لەلایەن بەشێک لە پەرلەمانتارانەوە ڕەت کراوەتەوە. هێرش قادریان ئارتی هەولێر.